بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بسرانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین کە لە ئەڵقەیەکی نوێژیانی ئازیزمان صلی الله عليه و آله وسلم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. لە بەشی 12 چەند ڕووداوێکی گرنگ گەیشتینە خاڵی پێنجەم، کۆچی دووهەمی حەبەشە. بەڕێزان، لە ئەڵقەی پێشوودا باسی ئەومان کرد کە دەنگ و باسێکی هەڵە بە موسڵمانە کۆچکردوەکان بۆ حەبەشە گەیشت و وایان زانی قوڕەیش کۆڵیان داوە لە دژایەتی ئیسلام، هەر بۆیە گەڕانەوە مەککە و هەندێکیان چوونەوە ناو شار. کە سەیران کرد موسڵمانان لە جاران زیاتر چەوساوە و بەستە زمان و قوڕەیش بە هیچ شێوەیەک بەزەی پیاندا نایەتەوە، بڕیاریاندا جارێکی تر کۆچکەنەوە بۆ حەبەشە. ئەم جارە ژمارێکی زیاتر لە جاری یەکەم خۆیان ئامادەی کۆچکردن کرد. جا ئەگەر عەمماریان لەگەڵ چوو بێ، ئەوە ژمارەی پیاو کۆچکەرەکان 83 پیاو بوو و ئەگەر عەمماریش کۆچی نەکرد بێ 82 پیاو بوون و ژمارەی ئافرەتانیش 18 ئافرەت بوون کە 11یان قوڕەیشی و 7یان غەیرە قوڕەیشی بوون. ئەمە جگە لەو منداڵانەی کە لەگەڵیان چوو بوون و پاشان ئەوانش کە لەوێ لەدایک بوون. ئەمانش ناوی هەندێک لەو هاوڵانەیە کە بۆ جاری دووهەم کۆچیان کردووە بۆ حەبەشە. جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب، ئەسمائی کچی عومەیسی هاوسەری و عەبدوڵای کوڕیان کە لەوێ لەدایک بوو. عەبدوڵای کوڕی مەسعود و میقدادی کوڕی عەمر کە بە ئیبن الئەسوەد ناسراوە و عامری کوڕی ئەبوو وەقاس و خونەیسی کوڕی حودافەی سەهمی و هیشامی کوڕی عاسی کوڕی وائیلی سەهمی و سەکرانی کوڕی عەمر و سەودەی کچی زەمعی هاوسەری و ئەبوو عوبەیدە عامیری کوڕی عەبدوڵای جەڕاح و عوبەیدوڵای کوڕی جەحش و حەبیبە ڕەمڵەی کچی ئەبوو سفیانی کوڕی حەرب کە هاوسەری عوبەیدوڵا بوون. لەوێ عوبەیدوڵا سەرگەردان بوو، لە دین وەرگەڕاو بوو بە گاور و دەستی بە عارە خواردنەوە کرد هەتا مرد و هاوسەرەکەشی خوای لێ ڕازی بێ بێوەژن کەوت. دوور لە کەس و کار و دوور لە نیشتیمان لەبەر ڕەزامەندی خوا دانی بەخۆی داگرت. کە عیدەی تەواو بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەجاشی ئاگادار کرد تا مارەی بکابووی. ئەویش لە پێغەمبەری مارە بڕی و 400 دیناری کردە مارەیی. بەمە بۆ یەکێک لە دایکانی ئیمانداران و مسلمانەکان بە وێنەی دایکی خۆیان ڕێزیان لێ ئەگرت. بەڕاستی کارێکی زۆر پیاوانە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دڵی ئەو ئافرەتە لێ قەوماوەی دایەوە. ئیبن ئیسحاق ناوی کۆچکەرانی هەموو نووسیوە. بیسەری خۆشەویستیش ئەتوانێت لە کتێبی ئەسیرەت النەبەویە جەڵدی 1 لاپەڕەی 322 بۆ 330 چاوی بەم ناوانە بکەوێت و ئاماژەکان ببینێ. بەڵام لە هەندێک سەرچاوەدا وەکو ئیبن ئیسحاق و ئەبوو نوعەیم و بەیهەقی هاتووە کە ئەبوو موساش کۆچی بۆ حەبەشە کردووە، بەڵام وان نییە. بەڵکو ڕاستیەکەی ئەوەیە کە ئەبوو موسا لەگەڵ کەسانی تردا سواری کەشتی بووە بەو نیازەی بگاتە مەککە کەچی کەشتێکە گەیاندوێتیە حەبەشە. بوخاری لە صحیحەکەیدا لە ئەبوو موسای ئەشعەریەوە ڕیوایەتی کردووە کە وتوێتی ئاشکرابوونی پێغەمبەرمان صلی الله عليه و آله وسلم بەگوێ کەوت، بۆیە سواری کەشتێک بووین و ئێمە گەیاندە لای نەجاشی لە حەبەشە. لەوێ تووشی جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب هاتین و لای ئەو ماینەوە تا ئەو کاتێک کە گەڕاینەوە. ئەوە بوو بە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم گەیشتین. ئەمەش لە کاتێکدا بوو کە خەیبەری فەتح کردبوو. پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم فەرمووی: ئەی سواربوانی کەشتیەکە، ئێوە دوو کۆستان بۆ ئەنووسرێ. هەر بەم شێوەیە مسلیمیش ڕیواەتی کردووە. کاتێکە قوڕیش لەم کۆچە ئاگادار بوون، بڕیاریاندا نەهێڵن سەر بگرێ. بەڵام مسلمانەکان گورج و گۆڵتر بوون و خوای گەورە سەفەرەکەی بۆ ئاسان کردن و بەر لەوەی قوڕیش بیان گەێنێ خۆیان گەیاندەوە حەبەشە لای نەجاشی. کە مسلمانەکان بە سەلامەتی گەیشتنە حەبەشە و نەجاشی ڕێزی لێگرتن تا بۆ خۆیان بەبێت ترس خواپەرستی ئەنجام بدەن، قوڕیش کەوتنە تەکبیری ئەوەی کە دوو پیاوی بەهێز و لێ هاتوو بە چەندین دیاری و ناوچەی مەککەوە ڕەوانی لای نەجاشی بکرێن، بەڵکو پادشا ڕازی بکەن و مسلمانەکان دەربکە. لە هەموو شتێ زیاتر پێستەی مەککە بۆ دیاری چاک بوو، بۆیە چەند پێستەیەکیان بۆ پادشا کۆ کردەوە و یەک بە یەکی فەرماندە گەورەکانیشی دیاریان بۆ دانان. بۆ ئەنجامدانی ئەم کارە بە جوانی ڕایان هاتە سەر ئەوەی کە عەبدوڵای کوڕی ئەبوو ڕەبیعە و عەمری کوڕی عاز بنێرن بە دوایانە. جا ئامۆژگاریان کردن کە لە پێشەوە دیاری فەرماندەکان بگێن و داوایان لێ بکەن کە لای پادشادا پشتیان بگرن. دوای ئەوە دیاریەکانی پادشا بگێن و دەربارەی هەڵاتوان بیدوێنن.
خۆ ئەگەر پیان کرا با داوا لە پادشا بکەن یەکسەر بیان گێڕێتەوە نەک بانگیان بکا و گویان لێ ڕابگرێ. هەردووکیان بەرەو حەبەشە کەوتنە ڕێ کە گەیشتن پێش هەموو شتێک دڵی فەرماندەکانیان خۆش کرد و دیارەکانیان پێشکەش کردن و یەک بە یەکیشیان تێگەیاند کە چەند سەفیه و تێنەگەیشتوویەکمان هاتوونەتە حەبەشە و وازیان لە دینی کەسوکاریان هێناوە و نەش هاتوونەتە سەر دینەکەی ئێوە. جا خزمەکانمان ئێمەیان ناردووە تا پادشا ئەوانەیان بۆ ڕەوانە بکاتەوە. جا ئەگەر ئێمە دەربارەی ئەوان پادشامان دوان ئێوە ئاماژەی بۆ بکەن تا قسەیان لەگەڵ نەکات و یەکسەر بیان داتەوە دەستمان. پاشان دیاریەکانیان پێشکەش بە نەجاشی کرد و خۆشەویستترین دیاری بەلای پادشاوە پێستە بوو. بەڵام موسای کوڕی عوقبە لە کتێبی ئەلمەغازیدا باسی ئەوەی کردووە کە ئەسپێک و جبەیەکی ئاوریشمیان بە دیاری بۆ هێناوە. وتیان ئەی پادشا چەند گەنجێکی سەر لە شێوامان وازیان لە دینی خزمەکانیان هێناوە و نەش هاتوونەتە سەر دینەکەی تۆ، بەڵکو دینێکی تازەیان داهێناوە کە ئێمە شارەزاییمان لێی نییە و ئێستا هاتوونەتە وڵاتی ئێوە. جاکە سوکاریان باوک و مامە و خزمەکانیان ئێمان ناردۆتە خزمەتتان تا بیان گێڕیتەوە بۆ لایەن، چونکە ئەوان چاکتر شارەزان لەو دینەی کە بە شوورەیان لە قەڵەمداوە و لەسەری عیتابیان لێگرتوون. فەرماندەکان بەطریقەکان وتیان ئەی پادشامان ڕاستەکەن خزمەکانیان چاکتر ئەیان ناسن کەواتە بیان دەرەوە دەستیان. نەجاشی تووڕە بوو پاشان وتی نا بەخوا نانگێڕمەوە هەتا بانگیان بکەم و بیان دوێنم تا بزانم دەنگ و باسییان چییە. کۆمەڵە خەڵکێک پەنایان هێناوەتە وڵاتەکەی من و پەنای منیان لە هەموو پەنایەک بە چاکتر زانیوە. ئەگەر وابوون کە ئێوە ئەیڵێن تەسلیمیانەکەمەوە ئەیان گێڕمە بۆ ناو خزمەکانیان، گەرواژ نەبوون لە دەستی ئەوان ئەیان پارێزم و تا دراوسەیەتی منیان بوێ منیش بە چاکی لەگەڵیان ئەجوڵێمەوە. پاشان نەجاشی نردی بە دوای هاوڵانی پێغەمبەری خوادا صلی الله عليه و آله وسلم کە نێرداوی پادشا هاتە لایەن بە یەکتریان وت کە چوونە لای پادشا چی وەڵامەدەنەوە. وتیان بەخوا پادشا هەر کەس بێ ئەوەی پێ ئەڵێن کە ئەیزانین و پێغەمبەرەکەمان صلی الله عليه و آله وسلم فەرمانی پێداوین. کاتێکە هاتن بۆ دیوانی پادشا ئەبینن وا پادشا ئوسقوفەکانی خۆی واتە زاناکانی کۆ کردوونەتەوە و لە دەوری خۆی دایناون و ئینجیلەکانیان کردوونەتەوە. پادشا پرسیاری لە مسلمانەکان کرد ئەم دینەتان چییە واواستان لە دینی خزمەکانتان پێهێناوە کە نەهاتوونەتە سەر دینەکەی من و نەهاشتوونەتە سەر دینی هیچ کام لەم میلەتانە. لە جیاتی هەمویان سەردارمان جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب خوای لێ ڕازی بێ هاتە قسەوتی ئەی پادشا ئێمە قەومێکی نەفام بووین کە بتمان ئەپەرست و مردارەوە بوومانە خوارد و داوێن پیسیمانە کرد و ڕەحم و سیلەمان بڕی بوو، لەگەڵ دراوسێدا خراپ بووین و بەهێزمان لاوازمانیە خوارد. ئەمە حاڵی ئێمە بوو هەتا خوای گەورە لە ناو خۆماندا پێغەمبەرێکی بۆ ناردین کە پشت و نەسەبی ئەناسین و ئاگاداری ڕازگۆیی و دەستپاکی و پاکداوێنی ئەوین. ئەویش ئێمەی بۆ لای خوابان کرد تا بە تاک و تەنهایی بزانین و بیپەرستین و واز لە پەرستنی ئەو بتانە بهێنین کە بە خۆمان و باو باپیرانمانەوە ئەمان پەرستن. فەرمانی بەسەرماندا کە ڕازگۆ بین، ئەمانەت بپارێزین، سیلێ ڕەحم بەجێ بهێنین و بۆ دراوسێ چاک بین و لە شتی حرام و خوێن ڕشندا دەستکۆتا بین، لە داوێن پیسی و وتنی ناحەق و خواردنی ماڵ و سامانی هەتی و بوختانکردن بۆ ئافرەتی پاکداوێن دوورە پەرێز بین. فەرمانی بەسەرماندادا کە خوا بە تاک و تەنها بپەرستین و هیچ شتێک نەکەینە هاوڵی، نوێژ جێبەجێ بکەین و زەکات بدەین. هەموو فەرمانەکانی ئیسلامی بۆ هەڵدا، ئێمەش تەزدیقمان کرد و ئیمانمان پێهێنا و بۆ گوێڕایەڵی ئەوەی کە لەلایەن خواوە هێنابووی شوێنی کەوتین. خوامان بە تاک و تەنها بەبێ شەریک پەرست، هەرچی کە لە سەرمانی حەرام کرد و حەراممان کرد، هەرچیشی حەڵال کرد و حەڵالمان کرد. بۆ ئەمە خزمەکانمان هەڵمەتیاندایە سەرمان، سزا و ئازاریان داین، هەوڵیاندا لە دینەکەمان وەرمان گێڕنەوە بۆ سەر بتپەرستی تا ئەو شتە پیسانەی کە لەوە بەر بەلامانەوە حەڵال بوون بە حەڵالیان بزانین. جاکە زۆریان بۆمان هێنا و ستەمیان لێمان کرد، تەنگیان پێما هەڵچنی بوونە کۆسب بۆ جێبەجێکردنی دینەکەمان، هاتوین بۆ وڵاتی بەڕێستان و لە ناو هەمووانە تۆمان هەڵبژاردووە و حەزمان لە پەنای تۆ بووە. هیوامان وابووە کە لە پەنای ئێوەدا ستەممان لێ نەکرێ. نەجاشی وتی ئایا لەوەی کە پێغەمبەرەکەتان لەلایەن خواوە هێناوێتی هیچت لەبەرە؟ جەعفەر وتی بەڵێ. نەجاشی وتی دەی بۆم بخوێنە. جەعفەر دەستی بە خوێندنی سەرەتای سوورەتی مەریەم کرد. نەجاشی ئەوەندە گریا هەتا ڕیشی بە فرمێسک خوسا.
قەشەکانیش بە بۆنەی بیستنی ئەو قورئانەوە کە بەسەریان داخوێندا ئەوەندە گریان هەتا ڕیشیان بە فرمێسک خوسا. دوای ئەوە نەجاشی وتی ئەمە و ئەوەی کە عیسا هێناویەتی لە یەک سەرچاوە هاتوون بڕۆنەوە بە عەمر و عەبدوڵڵا بەخوا ناندەمەوە و دەستان و ناشمەوێ هیچ کەس دژایەتیان بکە. کاتێک نەجاشی دەستی بەڕووی عەمر و عەبدوڵڵاوە ناو بەناومێدی چوونە دەرەوە عەمری کوڕی عازوتی بەخوا سبەینێ دێمەوە و شتی وەهای بەلاوە ئەڵێن ڕەگ و ڕیشیان لە بنا دەربێنێ. عەبدوڵای کوڕی ئەبوو ڕەبیعە وتی شتیوانەکەی ئەوانە هەر خزمن ئەگەرچی لە ئێمەش لایان دابێ وتی بەخوا هەواڵی ئەدەمێکە وەهای ئەگەێنن عیسای کوڕی مەریەم بەندەیە. بۆ بەیانی چوویەوە لای پاشا وتی پادشا ئەوانە دەربارەی عیسای کوڕی مەریەم قسەیەکی گەورە ئەکەن. پادشا نادی بە دوایاندا تا پرسیاریان لێ بکە بزانێت چی ئەڵێن. کاتێک کە نێرداوی پاشا هاتەلایەن بە یەکتریان وت ئەگەر دەربارەی عیسای کوڕی مەریەم پرسیاری لێتان کرد چی وەڵامەدەنەوە؟ وتیان بەخوا ئەوەی لەبارەیەوە ئەڵێین کە خوای گەورە فەرموویەتی و پێغەمبەرەکەمان بۆ هێناوین چی ئەبێ باب بێ؟ ڕازوتن دامەزراوی ئیمان پشبەستن بەخوا نەترسان لە هەڵوێستی ناسک کۆڵ نەدان یەک ڕیزی داوای کۆمەکی و یارمەتی تەنها لەخوا ئەمانە و هەموو سیفەتێکی تری جوان ڕەوشتی پەروەردەکراوانی قورئانە. ئەمەیە دەرمانی چاکردنی مرۆڤ. هاتنەوە کۆشکی پادشا و چوونە ژوورەوە لای پادشا پرسیاری لێکردن دەربارەی عیسای کوڕی مەریەم چی ئەڵێن؟ جعفەر وەڵامی داوە ئەوە ئەڵێن کە پێغەمبەرەکەمان صلی الله عليه و آله وسلم بۆمانی هێناوە. ئەڵێن بەندە و پێغەمبەر و ڕۆح و فەرمایشتی خوایە کە پێشکەشی مەریەمی پاکداوێنی کرد. نەجاشی دەستیدا بە زەویدا و چیلکەیەکی لە زەویەکەدا هەڵگرتووتی بەخوا دینی عیسای کوڕی مەریەمیش ئەوەندەی ئەم چیلکەیە لەوەی کە تۆوتت نەترازاوە. فەرماندەکان کە لە دەوری پادشادا بوون کە ئەمەیان لە پادشا بیست لەبەر ناڕەزایی پرخەیەکیان کرد. پادشا ژووی لە فەرماندەکان کردووتی بەخوا وایە ئەگەرچی ئێوەش بپرخێنن. ڕۆشتی کردە موسڵمانەکان وتی بڕۆن لە خاکی مندا ئەمین بن. سێ جار وتی هەر کەس قسەتان پێ بڵێ باجی ئەخەم پێم خۆش نییە ئەوەندەی چیایەک زێڕم هەبێ و ئازاری پیاوێکتان بدەم. ڕووی کردە ئەوانەی دەوروبەری دیارەکانیان بۆ بگێڕنەوە پێویستم پیان نییە. بەم شێوێ بەسەر شۆڕی لای پادشا دەرچوون و موسڵمانەکانیش لە لای نەجاشی بەوپەڕی ڕێزەوە مانەوە تا ئەو بوو هەندێکیان پێش کۆچکردن بۆ مەدینە گەڕانەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە مەکە و هەندێکیشان مانەوە تا دوای فەتحی خەیبەر و لە ساڵی حەوتەمی کۆچیدا گەڕانەوە مەدینە. بەڕێزان لەم چیرۆکەی کۆچکردندا ئەومان بۆ دەرەکەوێ کە هەر کەس بە ئیخلاسەوە شوێندینی خوا بکەوێ و لەگەڵ خوادا ڕاست بکە خوای گەورەش ڕاستی بۆ دێنێتە پێش و هەر سەری ئەخا و چاوەڕێی ئەکا و لە تەنگانشدا دەروی لێ ئەکاتەوە. ئەشی کاتە پێشەنگ بۆ مسلمانانی دوای خۆی تا بە چاوی خۆیان دەستی پڕقودرەتی خوا ببین و ئەوانیش لە ڕۆژانی سەختدا دان بە خۆیاندا بگرن و لەسەر ڕاستی کۆڵ نەدەن و نەشێڵن دینی پاک دەستکاری بکرێ و هەوا و ئارەزوی ڕۆژگاری تێکەڵ بکرێ. کورتەکەی بە پاکی لەسەر دینی خوا دامەزراو بن و باکیان نەبێ هەرچی دێتە پێشیان. کۆچکردنی ئیمانداران بۆ حەبەشە مای فەڕوبەرەکەت بوو بۆ نەجاشی پادشا چونکە بە بۆنەی ئەوانەوە ئەویش هیدایەتی وەرگرت و شایەتمانی حەقی هێنا و بڕوای بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هێنا کە پێغەمبەری آخر زەمانە. ئەگەر چیش مسلمان بوونەکەی لە دەستە و تاقمی دەوری شاردەوە چونکە هەستی کرد کە ئەوان سەرگەردان و مێشکیان لەسەر بیر و باوەڕی پڕوپوچ بەستوێتی و بەو ئاسانیە حەق نابینن. لە صحیحی بوخاری مسلمدا لە ئەبوو هورەیرەوە خوای لێ ڕازی بە ڕیوایەت کراوە کەوتوویە لەو ڕۆژەدا کە نەجاشی کۆچی دوای کرد پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەواڵیدا کە مردووە و مسلمانەکانی لە شار دەرکرد و چون بۆ موسەلا بۆ بەجێهێنانی نوێژی مردوو چوار الله ئەکبەری فەرموو واتە نوێژی غائیبی لەسەر نەجاشی کرد. هەروەها ڕیوایەت کراوە کە ناوی ئەسحەمە بوخاری لە جابیرەوە خوای لێ ڕازی بە ڕیوایەتی کردووە و توێتی کاتێک کە نەجاشی کۆچی دوای کرد پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەمڕۆ پیاو چاکێک کۆچی دوای کردووە دەهەستن نوێژ لەسەر ئەسحەمەی براتان بکەن. ئەمە لە چەند هاوڵێکەوە گێڕاوەتەوە. بە بۆنەی ئەم نوێژەوە جمهوری فەقیهەکانی ئیسلام ڕایان هاتۆتە سەر ئەوەی کە نوێژی مردووی غائب دروستە و بۆتە کارێکی شەرعی و تا قیامەت کاری پێکرێن. خاڵی شەشەم کۆچکردنی ئەبوو بەکر.
ئەبوو بەکریش خوای لێ ڕازی بێ لەسەر ئیمان هێنانی و لەسەر ئەوەی کە لەسەری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەکردەوە تووشی ئازار و ناڕەحەتی هات. بەڕادەیەک کە ناچار بوو بە دوای موسڵمانە کۆچکەرەکاندا ئەویش کۆچکا بۆ حەبەشە کە گەیشتە شوێنێک پێی ئەوترا بەرکول غەمات. تووشی ئیبن الدغونەی سەرداری هۆزی قاڕە بوو. ئەویش لێی پرسی نیازی کوێت هەیە ئەبوو بەکر؟ فەرمووی خزمەکانم دەریان پەڕاندوم و ئەمەیە بڕۆم بە وڵاتدا تا بتوانم پەروەردگارم بپەرستم. وتی پیاوی وەک تۆ ئەبوو بەکر نابێ دەرچیت و نابێ دەریش بکرێ. پیاوی وەکو تۆ کە دەستگرۆیی بێنەوە ئەکەی، سیلە ڕەحم بەجێ ئەهێنی و یارمەتی بارگران و دەستکور دەکرەی، میوانداری ئەکەیت و فریای لێ قەوماوان ئەکەی، من پەنا دەدەم. وەرە بگەڕێرەوە لە وڵاتی خۆتدا خواپەرستی خۆت بکە. ئەبوو بەکر لەگەڵ یا گەڕایە و دانیشتەوە. ئیبن الدغونە بەسەر پیا و ماقوڵانی قوڕەیشدا گەڕا و پێیوتن پیاوی وەکو ئەبوو بەکر نابێت دەرچێت و نابێت دەریشکرێ. ئێوە پیاوێکی وەها دەرئەکەن کە دەستگرۆیی بێنەوە ئەکا و سیلێ ڕەحم بەجێ ئەهێنێ و یارمەتی بارگران و دەستکورت ئەدا و میوانداری ئەکات و فریای لێ قەوماوانەکەوێ. قوڕەیشیەکان بۆ ئەوەی پەناکەی ئیبن الدغونە وەربگرن وتیان بە ئەبوو بەکر بڵێ با لە ماڵی خۆیدا بۆ خۆی خواپەرستی بکە و چەندی پێخۆشە نوێشکا و قورئان بخوێنێ، نەک بە ئاشکرا بەجیان بهێنێ و ئێمەیان پێ ئازا بدە، چونکە ئێمە لەوە ئەترسین ماڵ و مناڵمان لە دین وەربگێڕێ. ئیبن الدغونە ئەوەی بە ئەبوو بەکر گەیاند و ئەویش ماوەیەک لە ماڵەوە نوێژ و خواپەرستی بەجێ ئەهێنا و لە هیچ شوێنێکی تر نە نوێژی ئەکرد و نە قورئانی ئەخوێن. دوای ماوەیەک وای بە چاکزانی لە پەنای دیواری ماڵەکەیدا مزگەوتێک دروست بکات و بۆ خۆی خواپەرستی تێدا بکە. جا چونکە خاوەنی دڵ و دەروونێکی پاک و ناسک بوو، هەر کە قورئانی بخوێندایە خۆی پێ نەئەگیرا، بەخۆر فرمێسک لە چاوی جۆگەلەیان ئەبەست و ژن و مناڵی بتپەرستەکانیش لە دەوری جەمەیان ئەخوارد. بۆ پەڕی سەرسامیەوە سەرنجی خواناسی ڕاستەقینەی ڕەوشبەرزیانەدا و ئەم واتایانە ئەکەوتنە مێشکیانەوە. ناسینی خوا بە تاک و تەنها و دەستبەرداربوونی بتەکان، شەرم و تەقوا و گریان لە بەردەم خوای گەورەدا، پاکردنەوەی دڵ و دەروون بە خواپەرستی، زاخاودانی مێشک بە نهێنیەکانی ئیمان و قورئان. دیارە ئەمانش لەو بارودۆخەدا و لەو غەریبی و نامۆییەدا پیاوی تەواو بەهێزیان نەویست. بتپەرستەکان هاواریان بردەوە بەر ئیبن الدغونە تا سەرێکی مەککە بدا کە هاتیان وت ئێمە بە پەنادانی تۆ ئەبوو بەکرمان پەنادا، بەو مەرجەی بچێ لە ماڵەکەی خۆیدا خواپەرستی بکە، کەچی وا لە پەنای دیواری ماڵەکەیدا مزگەوتێکی دروست کردووە و بە ئاشکرا نوێژی تێدا ئەکا و قورئانی تیا خوێنێ. ئێمەش ئەترسین ژن و مناڵەکانمان بخەڵەتێنێ، بۆیە ئەمانەوێت ئەوەی لێ قەدەغە بکەی. ئەگەر پێی خۆشە با لە ماڵی خۆیدا خواپەرستی بکە و ئەگەر وا ناکات و بە ئاشکرا بەجێ ئەهێنێ داوای لێ بکە با پەناکەت بۆ بگێڕێتەوە، چونکە ئێمە لامان جوان نەبوو پەیمانی تۆ بشکێنین و لە هەمان کاتیشدا ئێمە ماوەی ئەوە نادەین ئەبوو بەکر بە ئاشکرا خواپەرستی بکە. ئیبن الدغونە هات بۆ لای ئەبوو بەکر و پێیوت خۆ ئەزانیت وەلایەتە من چ بەڵێن و پەیمانێکم پێدایت، جایا بەو شێوەیە بکە یا پەناکەم بۆ بگێڕەوە، چونکە من پێم ناخۆشە عەرەبەکان دەنگ و باسی ئەوم ببیستن کە من پەنایەکم داوە کەچی شکێنراوە. مێشکی نەفامی و خۆپەرستی و لە خۆبایی بوون هەروایە، لەبەر ئەوەی خۆیان بە خاوەندە سەڵاتە زانن ئەیانەوێ ئیماندارەکە بە پرس و ڕای ئەوان خواپەرستی بکە، ئەبێ ئەوان نەخشەی بۆ بکێشن، هەمیشە هەروە ئەبێ، هەتا ئیماندار پابەندی هەلومەرجی خوان ناسان بێ، ئەوان ناتوانێ بە گوێرەی ئاەتی لەکم دینوکم وەلیە دین ڕەفتار بکە، چونکە ئەبێ لەگەڵیان ڕێک بکەوێ لەسەر ئەوەی کە ڕۆژی خواکانی ئەوان بپەرسترێ و ڕۆژێکیش خواکەی ئەم شەریکی بۆ بڕیا بدرێ، ئەبێ پیرۆزبایی لە بیدعە و بتپەرستیان بکرێ. ئەبوو بەکر خێرا سەرنجیدا پەنای ئیبن الدغونە واتە زەوکردنی سەربەستی بیر و باوەڕەکەیەتی، واتە بێ ئیمان نەخشەی خواپەرستی بۆ بکێشێ، بێ ئیمان ماوەی بدا و ڕەزامەندی بنوێنێ خواپەرستێ. دیارە هەر کاتێکی ژویستی لەسەر نەبوو ئەو مافەی لێ وەرەگرێتەوە، بۆیە بڕیاریدا پەناکەی ئیبن الدغونە بگێڕێتەوە و بچێتە پەنای خوای گەورەوە، بڕیاریدا خەریکی خزمەتی ئیمان و قورئان بێ و بە هیچ شێوەیەک بۆ هیچ بێ ئیمانێک ملکەج نەکا. ئەو ئەیەوێ خواپەرستی بکە، بە پلەی یەکەمیش مەبەست پێی سەرفرازی قیامەتە، دەکێ بەمە ناڕازیە، باچی لە دەست دێدرێغی نەکە، چونکە کاری ئیماندار لە دەست بەهێزی قەدەری خودادایە. جارێکی تر ئیبن الدغونە ڕووی کردەوە کۆمەڵی قوڕەیش و پێڕاگەاندن وا ئەبوو بەکر پەناکەی بۆ گێڕاوەتەوە، ئەوە خۆیان و ئەوە ئەبوو بەکری هاوماڵیان. دوای ئەوە نەفامێکی قوڕەیشی تووشی ئەبوو بەکر بوو کە بەرەو کەعبە ئەچوو، مشتێک خۆڵی هەڵگرت و بە تەوقە سەری ئەبوو بەکری داکرد. لەسەر چی؟
لەسەر ئەوەی کە خواپەرستی ئەکا تاوانی چی بێ چونکە وازی لە بتپەرستی هێناوە. ئەمڕۆ لە سەرانسەری زەویدا مسلمانان بەو شێوەیە ئەچەوسێنرەوە. لەو کاتەدا پیاو ماقوڵێکی قوڕیشی کە وەلیدی کوڕی مغیرە یا عاسی کوڕی وائیل بوو دای بەلای ئەبوو بەکردا کە پێی فەرموو نابینی ئەو نەفامە چی ئەکا؟ وتی خۆ دوات بە خۆت کردووە کە خوانەناسی باڵی بەسەر هەر شوێنێکدا کێشا ئەوە هەرگیز بەتەما نەبی داد و یەکسانی تێیدا دەستکەوێ. بۆیە ئەبوو بەکر لە داخی ئەو بێنازیەی لە وڵاتی خۆیدا و لە ناو کەسوکاری خۆیدا پەنای بردەبەر مناجاتێک لەگەڵ پەروەردگاریدا کە چەندە خاوەنی حیلمە. ئەی فەرموو ئەی ڕەبی ما ئەحلەمەک. ئەمەی سێجار دووبارە کردەوە. لێرەدا ئەوەشمان بۆ دەرەکەوێت کە ئەبوو بەکر قورئانی ئەوەندە بەتام و بەچێژەوە خوێندووە خەڵکی گەڕەکە کە بە گەورە و بچووکەوە سەرسام بوون و ئەوانیش ئەوەندە قورئان لەسەر دڵ و دەرونیان کاریگەر بووە پیاوەکان ترساون لە مسلمان بوونی ژن و منداڵ و کەسوکاریان. ئیمام ئەحمەد لە موسنەددا لە سەعسەعەی کوڕی معاویەی مامەی فرزدەقەوە ڕیوایەتی کردووە کە دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم و ئەویش ئەم ئاەتانی بۆ ئەخوێنێتەوە: فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. سەعسەعەوتی بەسمە ئەگەر هیچی تریش نەبیستم باکم نییە واتە ئەمەم بەسە تا لە حکمەتی هاتنی قورئان تێبگەم چاکە و خراپە تەنها یەک زەڕەشیان نافەوتێ. هەروەها ڕیوایەت کراوە کاتێک ئەعرابیەک ئەم دوو ئاەتەی کە باسمان کرد لە دەمی پێغەمبەری خواوە صلی الله عليه وآله وسلم ئەبیستێ ئەڕوا و ئەڵێت زەڕە زەڕە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کابرا لە ئیسلام تێگەیشتووە و فەرمێتی ئەمە بەسە بۆی. ئەم هەڵوێستەی ئەبوو بەکر خوای لە ڕازی بێ کەواز لە ڕوخسە دێنێ دەست بە عەزیمە ئەگرێ دەرسێکی گرنگبان بۆ ڕوونەبێتەوە کە هەر کاتێ مسلمانەکان پشت بە ڕوخسە ببەسن و واز لە عەزیمە بهێنن ئەوە ئیماندارە بە غیرەتەکان دەرناکەون و خۆ هەڵواسە چڵکا و خۆرەکان زمان درێژەکەن و سنگ دەرئەپەڕێن و خوان ئەبەنە پێشەوە و خوان ئەکەنە خاوەنی بانگەواز. بەڵام بە هەڵبژاردننی عەزیمە پیاوی ئەوێ کە خۆی بخاتە بەر هێرشی زاڵمان و دەست لە بەرژەوەندی دنیای خۆی و ماڵ و منداڵی بشوە. کاتێک کە ڕوخسەت کرایە دەستور قەرەباڵغ دروستە بێ، بەڵام قەرەباڵغێک کە دین لاوازەکە هەتا بوو ئەی خۆن کە دەما پاشگەزە بنەوە بۆ ناو کۆڕ و کۆمەڵی نەفامی. شایانی باسە کە هەندێک ئەم ڕوخسەتە دین ڕوخێنە بە پێشکەوتن لە قەڵەمەدا. خاڵی حەوتەم هەڵۆشانەوەی نووسراوەستەمکارانەکە. نەوەی هاشم و نەوەی متەڵیب لە شیوی ئەبوو تاڵیبدا 3 ساڵمانەوە، بەڵام بە تەواوی تەنگیان پێ هەڵچندرا. گەورە و بچووکیان برسی بوون تا ئەوە بوو خوای گەورە چەند کەسانێکی لە پیاو ماقوڵانی قوڕیش ڕەخسان هەتا نووسراوەکەی قوڕیش هەڵبۆشێنەوە. یەکەم هەنگاوی مەردانش بۆ ئەم کارە هیشامی کوڕی عەمر نای. هیشام ڕۆیشت بۆ لای زوهەیری کوڕی ئەبوو ئومەیەی مەخزومی کە کوڕی عاتیکەی کچی عەبدولمتەڵیب بوو. پێیوە زوهەیر ئایا ڕازیت بەوەی کە خۆت خواردن بخۆیت و جلوبەرگ بپۆشیت و ژن و مێردی بکەی کەچی خاڵوانت بەو جۆرە بن کە ئەیزانی؟ نەشتیان پێ بفرۆشرێ و نەشتیان لێ بکڕێت و نەژنیان لێ بخوازرێ و نەژنیان پێ بدرێ؟ تی ماڵت کاول بێ هیشام چی بکەم؟ من تاقە پیاوێکم، بەخوا ئەگەر پیاوێکی ترم لەگەڵدا بوایە هەڵم ئەوەشاندەوە. هیشام وتی ئەو پیاوەم دۆزیوەتەوە. وتی کێیە؟ وتی خۆمم. زوهەر وتی دەی سێ هەممان بۆ پەیدا بکە. هیشام چوو بۆ لای مطعیمی کوڕی عەدی و پێیوت مطعیم ئایا تۆ ڕازیت دوو تیرەینەوەی عەبدولمەناف تیا بچن و تۆیش بە چاوە بیت و پشتگی قوڕیش بی؟ ئیتر خزمایەتی ئەوی لەگەڵنەوەی هاشمدا هێنایەوە بیری و هەڵی ناکە کۆمەکیان بکە. ئەی ژووتی ماڵ کاول من چی بکەم؟ من تاقە پیاوێکم. وتی دووهەمت بۆ دۆزیوەتەوە؟ وتی شێیە؟ وتی خۆمم. وتی دەستێ هەممان بۆ پیا بکە. وتی دۆزیمەتەوە. وتی شێیە؟ وتی زوهەیری کوڕی ئەبوو ئومەیەیە. وتی دەی چوارەممان بۆ پەیدا بکە. چوو بۆ لای ئەبولبوختەری کوڕی هیشام. ئەوەی کە بە مطعیمی کوڕی عەدی وت بەویشی وت. وتی ماڵت کاول بێ جا کەسێ شک ئەبەی کە لەسەر ئەمە کۆمەکی بکە؟ وتی بەڵێ زوهەیری کوڕی ئەبوو ئومەیە و مطعیمی کوڕی عەدی و خۆیشم. وتی دەی پێنجەممان بۆ پەیدا بکە. ئەو بۆ ڕۆیش بۆ لای زەمعەی کوڕی ئەسوەدی کوڕی متەڵیبی کوڕی ئەسەد و باسەکەی لەگەڵ کردەوە و باسی خزمایەتی و مافینەوەی هاشمیشی بۆ کرد. ئەویش پرسی ئەم کارەی کە تۆ بانگمەکەی بۆی کەسی تر ڕای لەسەریەتی؟ وتی بەڵێ. پاشان ناوی پیاوەکانی بۆ هەڵدا. بەڕێزان
خۆش وایە بیری ئازیزان بهێنینەوە کە ئەمانە هێشتا لە ژیانی نەفامیدا ئەژین، ئیمانیان نەهێناوە، ئاوەها خزم دۆست و خاوەن بەڵێن و خاوەن جوامێرین، داخۆ لە دوای بە خزمەت گەیشتنی قورئان ئەبێت چ مەردێکیان لێ دەرچوو بێ. شوێنێک هەبوو لە ژووری مەککەوە ناوی حەجون بوو، بڕیاریاندا شەو لەوێ یەک بگرن کە هەمویان گەیشتنە ئەوێ بە یەک دەنگی بڕیاری کاریاندا و بەڵێنیان بە یەکتردا کە هەتا ئەو نووسراوەستەمکارانەیە هەڵنەوەشێننەوە کۆڵ نەدەن. زوهەیر وتی من یەکەمتانم و یەکەم کەسیش قسە ئەکەم کە ڕۆژیان لێبوویەوە چوون بۆ ناو کۆڕ و کۆمەڵیان و زوهەیری کوڕی ئەبوو ئومەیە کە دەستە جلێکی نایابی لەبەردا بوو هات و 7 جار تەوافی کەعبەی کرد. پاشان ڕووی کردە خەڵکەکە وتی ئایا ئێمە خۆمان نام خۆین و جلوبەرێک بپۆشین و نەوەی هاشمیش تیا بچن نەشتیان پێ بفرۆشرێ و نەشتیشیان لێ بکڕێ؟ بەخوا دانانیشم هەتا ئەو نووسراوە ڕەحم بڕەستەم کارانەیە نەدڕێت. ئەبوو جەهل لە سوچێکی مزگەوتدا بووتی درۆت کرد، بەخوا نادڕێت. زەمعەی کوڕی ئەسوەوتی بەخوا تۆ خۆ درۆزنی. کاتێک کە نووسا ڕەزامەندیمان لەسەر نووسینی نەبوو. ئەبوو البوختەری وتی زەمعە ڕاستەکە، ئەوەی تیا نووسرا و ڕەزامەندیمان لەسەری نییە و دانی پیانانین. مطعیمی کوڕی عەدی وتی ئێوە هەردووکتان ڕازەکەن و هەر کەسیش غێری ئەوە بڵێ درۆ ئەکا. لای خوا خۆمان لە تاوانی ئەو نووسراوە و هەرچی وای تێدایە دا ئەماڵین. هیشامی کوڕی عەمری شتێکی وای وت. ئەبوو جەهل وتی ئەمە کارێکە شەو بڕیاری لەسەر دراوە و لە شوێنێکی تر ڕاوێژی لەسەر کراوە. ئەبوو تاڵیبیش لە لایەکی مزگەوتەوە دانیشت بوو دەنگی نەئەکرد. مطعمی کوڕی عەدی هەستا بۆ نووسراوەکە هەتا بیدڕێنێ. سەیری کرد جگە لە نووسراوی بسمیکە اللهم هەر هەموو نووسینەکە مۆرانە خواردوێتی. ابن هیشام باسی ئەوەی کردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە ئەبوو تاڵیبی فەرمووە مامەگیان خوای گەورە مۆرانەی ناردووە و جگە لە ناوی خوا هەرچی نووسینی سەر ئەو نووسراوە هەیە لە زوڵم و ڕەحم بڕی و بوهتان هەر هەموو سڕیوەتەوە. ئەبوو تاڵیب پرسی ئایا پەروەردگارت ئەم هەواڵی پێداوی؟ فەرمووی نەعەم. وتی دەبەخوا ناهێڵم کەس بچێتە کەعبەوە. خێرا هەستا و هات بۆ لای قوڕەیش وتی ئەی کۆمەڵی قوڕەیش، محەممەدی برازام هەواڵێکی ئاوەها و ئاوەهای پێداوم، ئادی وەرن بەلای نووسراوەکەتانەوە. جا ئەگەر وابوو کە ئەو فەرموویەتی ئەوە واز لە دابڕانمان بهێن و لەسەر ئەو بڕیارە دابەزن، خۆ ئەگەر درۆزنیش بوو ئەوە برازاکەم ئەدەم بەدەستانەوە. خەڵکەکە وتیان ڕازیمانە و لەسەر ئەوە پەیمانیان بەست. ئەوە بوو سەیری نووسراوەکان کرد. بەو شێوەیە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموو بووی کەچی لە جاران خراپتر بوون و پەیمان و بەڵێنەکەیشیان لەبیر چۆوە. ئیتر هەر ئەو ڕۆژە بوو کە ئەو چەند پیاوەی قوڕەیش ئەو کاریان کرد و نووسراوەکان دڕان. کاتێک کە نووسراوەکە دڕێندرا دەربارەی ئەوانەی کە بوونە هۆی هەڵوەشانەوەی ئەو نووسراوە، ئەبوو تاڵیب قەسیدەیەکی لە مەدحی ئەو پیاوانە دەدانا کە ئەمە ماناکەیەتی ئەڵێ ئایا کاری جوانی پەروەردگارمان لەسەر پشهەڵکردنی قوڕەیش گەیشتووە بە کۆچ کردوانمان بۆ حەبەشە کە خوای گەورە لە هەموو کەس زیاتر لەگەڵ خەڵکیدا نەرمونیانە و هەواڵیان بداتێ کە نووسراوەکە دڕێنرا و هەر کارێکیش کە خوا ڕەزامەندی لەسەر نەبێ فاسید و بێکەڵکە. نەکەر ئەم موعجیزەیە، بەڵکو قوڕەیش بە چاوی خۆیان موعجیزەی زۆریان بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەدی کەچی هەرملیان بە ئەدا و بڕوایان پێ نەئەکرد. درێژەی ئەو موعجیزانە هەڵەگرین بۆ ئەڵقەی داهاتووی ژیانی ئازیزمان صلی الله عليه و آله وسلم. بەم شێوە دێنە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی ژیانی ئازیزمان صلی الله عليه و آله وسلم. تا بەیەگەشتنەوەیەکی تر و دیدارێکی نوێ بەخوای گەورەتان ئەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.